کۆبوونەوەی خۆی ئەنجامدا و بڕیاریدا لە سەرتانەکەی شێروانە کە لە یاریزانێکی ئاراراتیان گرتووە هەفتەی داهاتوو کێشەکە یەکلا بکەنەوە. ئەمڕۆ لە کۆبوونەوەکە دوو تەوەڕبوو یەکە تانە بوو لەسەر یانەی شێروانە تانەی لەسەر یاریزانش یانەی ئاراراتدا بوو. ئەویشە دوای ئەمە لێمان کۆڵیەوە بڕیارمان دەکە هەفتەی دادێ هەم یاریزانەکە یانەی ئارارات بانکشتیەکی تۆپی کوردستانەکە لەگەڵ هەیئیدا یاریزانی ئەفۆن لەگەر سەرپەرشتیاری یانەی هەندرێن و سەرپەرشتیاری یانەی شێروانە بۆ ئەوەی یەکلاکەینەوە ئەنجامەکەی وەختی دیار دەکەین بە بڕیاری یەکێت تۆی پێکردستان. هەروەها ئەمڕۆ بڕیارێکمان دەکە ناوبژیوانەکان سەبارەت بە ناوبژیوانەکە دوو ناوبژیوانمانەوەوان لە ڤیدیۆ تێزەمسپاکە یەکەم بوون پلەیەکەمیان بەدەستێنە ئەویش لاری غازی بوو لە هەولێرە و هەروەها زانە عەبدوڵڵا بوو لە کەرکووکە کە ئەوانە بڕیارمان دەکە پاداش بکەین لەبەر ئەوەی لە ڤیدیۆ تێز ئەنجامیشی زۆر باش و گرنگیان بەدەستێنابوو.